سڵاتان لەبێت هاتوومەتە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ڕێکخراوێک سێ دەیە خزمەت بە منداڵانی خانەخوێ و ئاوارە و ئەو منداڵانە دەکات کە پێویستیان بەم ڕێکخراوە هەیە. بیرۆکەی ڕێکخراوەکە کێ دایمەزراندووە؟ چیان کردووە؟ لەگەڵمان نابن. کاگنەمان خێر بێ باشی زۆر سپاس کاگنەمان ڕەحمان ئاڕاستەکاری ڕێکخراوەکەی بۆ پەیوەندیەکان کاگنەمان سڵاو لێ سپاس دەکەین مێژووی دامەزراندنی ڕێکخراوە یان کەی بوو یان بیرۆکەکەی لەلایەن کێوە سەریەڵداوە؟ خۆی دروستبوونی ڕێکخراوی مناڵپارێز بیرۆکەیە گەڕێتەوە بۆ سەردانی شاخ ئەو کاتانەی کە با بڵێن خاتوویێرە ئیبراهیم ئەحمەد لە شاخ بوون هەستی بە معانات و کێشەکانی مناڵان کردو بە شێوەیەکی گشتی هەر بۆیە لەو کاتەوە بیریان لە دامەزرانی مناڵپارێزی کوردستان کردوێتەوە. دوای ڕاپەڕی نەبەزنەکەی بەهاری ساڵی 1990 بیریان لەوە کردوێتەوە کە دەست بکەن بە دامەزرانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. دیارە ئەوسا یاسایەک نەبووە بە دامەزرانی ڕێکخراویان با بڵێن هیچ ڕێکخراوێک بوونی نەبووە خۆتزانی بە پێی یاسای حکومەتی بەعەس هیچ بوونی هیچ ڕێکخراوێکی مەدەنی یان خێرخوازی یان نەحکومی هیچ یاسایەک نەبووە بۆیە ئەو کاتەوەکو کۆمەڵی مناڵپارێزی کوردستان دامەزراوە و پاشان وردەوردام ڕێکخراوە گۆڕاوە بۆ بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. ئەتوانم بڵم بە خۆشحاڵیەوە مناڵپارێزی کوردستان یەکەم ڕێکخراوە کە لە هەرێم و لە عێراقا دامەزراوە و تەمەنی مناڵپارێزی کوردستانیش لە 16 نوێی ئەم ساڵە بێ بە 30 ساڵ. بابەدەم پیاسێکیشەوە لەناو ڕێکخراوەکە هەندێک پرسیاری دیکە بکەین لە بابەتی چۆن ئەم ڕێکخراوە دامەزراوەیان لەسەرەوەی کە ڕێکخراوەکە چی کردووە هەندێک بابەتی دیکە لە دەرەوە باس بکەین. باشەکە من پرسیاری بکەم ئێوە چی ئەکەن یان ڕێکخراوەکە خۆی لە چی ئابینێتەوە بە بابەتی ئەوەی کە دەتوانن چی بکەن بۆ منداڵان؟ خۆی ئەگەر باز لە مێژووی مناڵپارێز بکەین سەرەتا مناڵپارێزی کوردستان کە دامەزراوە لەو کاتەیە کە ڕاپەڕینەکە ڕوویەوە ئێمە هەمومان نەزانین نزیکی 4000 دێ وێران کرابوو خاپور کرابوو ئەو کۆمەڵگا زۆرە ملیەکان دامەزراوە بوون خەڵک چەندین ناوچەی کوردستان کیمیاباران کرابوو ئەمانە وای کردبوو کە مناڵ بە شێوەیەکی گشتیدا ببڕێ لە خوێندن یان با بڵێن باوک لە دەست بە یان خێزان لە دەست بە یان چەندین جۆر مناڵ هەبوو کە هەر یەکی بە شێوازێک لە شێوازەکان چەندین جۆر کێشەی هەبوو. گەورەترین کێشە ئەو مناڵانە بوون کە دابڕابوون لە خوێندن ئەو مناڵانە بوون کە شوێنێک نەبوو لێی بمێنەوە لە بەروی دابڕابوون لە خێزانیان خێزانەکانیان لە دەستدا بوو و هەروەها لە هەمان کاتە نەبوونی یان هەژاری ڕووی کرد بە خێزانەکان کامەوای کردبوو بۆی کە مناڵ دابڕابوو لە خوێندن جاریشترە مناڵانە بخرێتە بەرخوێندن. بۆیە مناڵپارێزی کوردستان کە دامەزرا سەرەتا بە فریاگوزاری دەستی پێکرد پاشەوەی کە وردە وردەیتر خەڵک نیشتەجێ بوو یان هەندێک لە گوندەکان گەڕانەوە کاری لەسەرەوە کرد کە چۆن جاریشتر مناڵ بگەڕێنینەوە بەرخوێندن. کاتێک بیرمان لەوە کردەوە مناڵ بگەڕێنینەوە بەرخوێندن کۆمەڵی کێشە هاتە ڕێمانێکی لەو کێشانەوە بوو کە هەندێک لەو مناڵانە بەداخەوە تەمەنیان خەریب بوو بەسەرە چوونە ئەکرا بگەڕێنەوە خوێندنی سەرەتایی چکە تەمەنیان گەورە بوو. بۆیە مناڵپارێز ئیشمان لەسەرەوە کرد کە یاسایشی کۆن هەبوو بیگەڕێنینەوە کە پیانەوەت خوێندنی خێرا واتە مناڵێک لە جێتی و بە 6 ساڵ خۆناغی سەرەتایی ببڕێ بە 3 ساڵی بڕێمە یەکێک بوو لەو پرۆژانی کە هەمان بوو بۆ گەڕانەوەی مناڵ بۆ بەرخوێندن. ئەو مناڵێکی زۆریش هاتبوون ئیشیانە کرد کاگاوارە بەهۆی هەژاری و نەبوونیەوە یان بەهۆی دابڕانی لە خوێندنەوە جارێکتر ئێمە ئیشمان لەسەرەوە کرد چۆن ئەو مناڵانە وردە بگەڕێنینەوە بەرخوێندن. ئەمە کارێکی ئاسان نەبوو بەڕاستی کاگاوارە چکە مناڵێکی زۆر هەبوو لە خوێندن دابڕابوو ئەو مناڵانە هەرێکی خەڵکی شوێنێک بوون گەڕێکێک بوون لەبەرەوەمە یەکێک بوو لەو ئەرکە قورسانی کە مناڵپارێز شانیایەبەری و توانیمە سەرکەوتوانە ئەم کارە بکەین. یەکێک لەو پرۆژە جوانانەی ترکە لەو سەردەمەیە جێبەجێکرا پرۆژەی نەوجوانانەکان بوو. پرۆژەی نەوجوانانەکان ئەوە بوو کە زیاتر لە 14 خوێندنگا دامەزرێنرا لە هەرێمی کوردستان بۆ ئەو مناڵانی دابڕابوون لە خوێندن جارێک لەوانە گەڕانەوە لە ڕێی ڕێکخراوی WFP
خۆراکی گەرمیان بۆ دابی نەکرا هەروەها بیر لەوە کرا وەرشەیەکی دروست کرێ بۆ ئەو مناڵانەیان ئەو نەوجوانانە لە پاڵ خوێندنە فێری میهنەیەکرێن فێری کارێک بکرێن کامانە وای کرد کە ئەو گەنجە هەم فێری میهنەیەک بێ لە پاڵ خوێندنەکەی هەم خوێندنەکەی لە چیزیش نەچێت بتوانێت ژیانیەک بۆ خۆی دابین بکات لە پاڵ ئەوەی کە دیارە ئەم ڕێکخراوە هەروبرای محەممەد ینی شەپەنجی دیارە ئێمە بزانم سەرۆک مامجلال ڕۆڵی چی بۆ لێرەیان سەرۆک مامجلال چ کارێکی کردووە کە جی یان جۆنەڵی سەرنج بێ ینی بە تایبەت ئێوە سێریکەم لێ بڕوانن خۆی یەکێک لەو ڕۆڵە جوانانەی کە بەڕێز مامجلال بینی دیار مامجلال ڕۆڵی زۆر جوانی هەیە بەڵام من باسی مناڵپارێزی کوردستانەکەم بەڕێز مامجلال لە سەرەتای دامەزرانی مناڵپارێزی کوردستانەوە هاوکارمان بۆ لە پێدانی بڕێک پارە بە خێزانە هەژارەکان ئەتوانین بڵین بەڕێز مامجلال لە سەرەتای دروستبوونی مناڵپارێزەوە زیاتر لە 1200 مناڵ هەندێک جار کەمی کردو هەندێک جازایی کردووە کە 1200 مناڵی گرتوۆتە خۆی کەمانگانە بڕێکپاری بۆ تەرخان کردبوون لە ڕێی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوە ئادرا بۆ خێزانە هەژارانەیان بۆ مناڵانە و هەروەها تەنها هەر ئەوە نەبوو ئێمە لە بەرنامەی گرتنەخۆ تەنها بڕێک پارە دابینکەین بۆ مناڵانە نەخێر لە پاڵیان مەرجیەوە هەبوو کە مناڵانە بەردەوام بن لە خوێندن هەروەها گەر هەر کێشەیەکی تەندروستی هەبێ بۆیان چارەسەر بکرێ یان هەر کێشەیەکی کۆمەڵایەتی هەبێ بە ڕێکخراوی مناڵپارێز بەدەمیەوە هاوکاری کرد هەمیشە بەڕێز مامجلال نامەیەکی بۆ ئەو مناڵانە نووسیوە کە وەکو مناڵی خۆی سەیری کردوون هەمیشە ئاواتی ئەوە بۆ کە مناڵانی ئەم هاوکاریەکە هەمیشە ببن بەردەوام بن لە خوێندن بتوانن ئاستێکی باش لە خوێندنە بەدەست بێنن بن بەنەوەیەکی جوان بۆ خزمەتکار بۆ ئەم وڵات ئێوە بۆ کوێ کارەکەن یان بە جۆرێکی کە بڵێم پاسێکی بکەین کارنەوەمان ڕێکخراوەکەتان بۆ چ مناڵە کار دەکات یان تەنها بەس بۆ منداڵانی خانەخوێیە بۆ خەڵکی ئەم شارەیە بۆ خەڵکی کوردستانە خۆی مناڵپارێزی کوردستان کە دامەزراوە ڕێکخراویشی ناحکومیە ڕێکخراوی سەر بەخۆیە سەر بە هیچ لایەنێک سەر بە هیچ حیزبێک سەر بە هیچ لایەنێکی باڵین حکومیش نییە ڕێکخراوی مناڵپارێز بەبێ جیاوازی ڕەگەز بەبێ جیاوازی نەتەوە بەبێ جیاوازی ئاینئیش بۆ هەموو مناڵێکەکە چ کورد بێت چ مسلمان بێت چ عەرەب بێت چ سوننە بێت چ شیعە بێت چ ئاشوری بێمە هیچ جیاوازیەکمان نەکردووە لە نێوان هیچ مناڵێکە ئەو بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان لە زاخۆوە تا خانەقین ئیشمان کردووە لە کەرکووک پرۆژەمان هەیە ئۆفیسمان هەیە و بەردامەشمان هەیە بچینە بەغابۆی لەوێش ئیش بکەین مناڵپارێزی کوردستان ئەوی بەلایەوە گرینگە مناڵە ئەو مناڵێکی کێشەی هەیە بتوانێت ڕۆڵێکی هەبێتایە بتوانێت ببێ بە بەشێک لە چارەسەری کێشەکان بەم شێوازە توانیمانە ئێمە وەکو مناڵپارێزی ئیش بکەین زۆر باش کاکنۆمان ستایلی نوێی ڕێکخراوەکە چۆنە یان بە جۆری کە پرسیارەکەەوە بکەم کە لە ڕابردووە چۆن کارتان کردووە ئێستا سەردەمێکی نوێ هاتوۆتە پێشەوە چ کارێک دەکەن ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان هەمیشە کاک ئاوارەی بە شێوازی ئەن با بڵین لەسەر پێداویستی مناڵ بە پێی سەردەمەکان توانیمانە خۆمان ڕێک بخەین و خۆمان گونجێنین بۆ نمونە تا پێش ئێستا تا ساڵی 2020 بە شێوازی سێکتەریشمان کردو مناڵپارێزی کوردستان پێکاتبوو لە سێکتەری ئارە پێکاتبوو کە ئیش بۆ مناڵانی توش بوو بە شێرپەنجاکە ئەویش لە هەر سێ نەخۆشخانەی هیوا نانەکەلی سنتەری ژین لە دۆک سێکتەری پەروەردەمان هەبوو کە ئەویش لە ڕێی کازیوەکان و چەند پرۆژەیەشی ترەوە لەگەڵ سنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ خاوەن پێداویست تایبەت خزمەتی کردووە سێکتەری تەندروستیمان هەبووە کە لە 2005 دامەزراوە بە شێوەیەکی جوان ئەتوانم بڵم تا ئێستا زیاتر خزمەتی لە 5,000 مناڵی کردو و چارەسەری بۆ زیاتر لە 5,000 مناڵ دابین کردەوە جگەل لەوەی کە چەند بەشێکی گرنگ وەکو خوددەجەکانی لە نەخۆشخانەکان بەڕێوە بردو و ستافی دابین کردو هاوکاری حکوومەت بووە هەروەها تیمی هێناوە سێکتەری گرتنە خۆمان هەیە کە ئەتوانم بڵم لە ئێستاە زیاتر لە 1300 بۆ 1400 مناڵی هەیە کە ماگانە پارەیاتێ سێکتەری پاراستنی مناڵانمان هەبووە کام سێکتەرەزی ئیشی کردو بۆ مناڵانی کە ئیشەکەن یان دەرۆژاکەن یان بە شێوازی لە شێوازەکان لە خێزانەکانیان دابڕاون ئەن ڕوبەڕووی کێشەیەکی یاسایی بوونەتەوە سێکتەری گەنجانمان هەبووە کە خۆی گرتوتەوە لە 8 سنتەری گەنجان کە لە سلێمانی و قەزا و ناحیەکانە هەبوو کە ئیشان بۆ گەنجان کردو ئێمە پێم خۆشە باز لەوەش بکەم کاک ئاوارە کرد لە سەرەتای هاتنی ئاوارە و پەنابەرەکان چ لە جنوب با بڵین ناوچەکانی تری عراق یان لە سووریاوە کە هاتوون مناڵپارێزی کوردستان لە یەکەم ڕۆژی داخەڵبوونیان
پرۆژەی هەبوو هاوکار بووە هەتا ئێستاش هاوکارە لەگەڵ ئەوانە. پەیوەندیەکانتان لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە چۆنان بچانە فەندێک بێنن لە وڵاتێکی ئەوروپی پێما بێ ئێوە و ڕێکخرا و نوێنەرایەتیتان یاخود لە بەریتانیاش نوێنەرایەتیتان هەیە چیتان کردووە لەگەڵ ڕێکخراوەکان بۆی کە کارێکی دەستە جەمعیان پێکەوبوونێکی زیاتر بکەن؟ ئێمە لەسەر ئاستی هەموو پرۆژەکانمان پرۆگرامەکانمان جۆری پەیوەندیەکانمان جیاوازە بۆ نمونە ئێمە لە سێکتەری پەروەردە لەسەر ئاستی پەرەپێدانی مناڵانی ئێمە پێڵین خاوەن مافی تایبەت نە خاوەن پێداویست تایبەت کارمان کردووە لەسەر ئاستی پەروەردە خوێندگەی شەی جەباری نمونەی پەیوەندیەکانی لەگەڵ چەندین مەکتەبی نێودەوڵەتی دەستە خوشتی هەیە تەندروستی بۆ نمونە چەندین پەیوەندی هەیە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ ئۆردون لەگەڵ هیندستان لەگەڵ نەمسا لەگەڵ ئیتالیا پێش لەگەڵ بەریتانیا و ئەڵمانیا هەمان بۆ چارەسەری نەخۆشی گرتنەخۆ بە ئێستاشەوە چەندین هینمان هەیە پەیوەندیمان هەیە ڕێکخراوی نێودەوڵەتی هەیە کە ماگانە پارە دابینەکەن بۆ مناڵانی کە گیراونەتە خۆت هۆڵندایە سویسرایە ئیتالیایە بەریتانیا و ناوخۆشە بە هەمان شێوە ڕێکخراوی بۆ بڵین لە پرۆژەی سێکتەری پاراستنی مناڵان ئێستا پرۆژێکمان هەیە لەگەڵ ILO لەگەڵ یونیسف هەمیشە کارمان هەبوو گەنجان بە هەمان شێوە ئێمە ئەتوانین بڵین لەسەر ئاستی پرۆژەکانمان شێوازی پەیوەندیەکانمان ڕێکخین و بە پێی پرۆژەکانمان پەیوەندیەکانمان دروست دەکەین و هاوکاریەکان کۆکەینەوە بۆ خزمەتی ئەو پرۆژانە. ئۆفیسی بەریتانیامان کە ئەویش بەشێکە با بڵین وەکو دوانەیەکی مناڵپارێزی کوردستانەیە لە سەرەتای دروستبوونی مناڵپارێزەوە ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە لە دابینکردنی فەند کۆکردنەوەی داهات بۆ پرۆژەکانی مناڵپارێز هەروەها کارێکی زۆر جوانی کردووە بۆ کۆکردنەوەی پێداویستیەکان بۆ هەموو پرۆژەکانی مناڵپارێز هەمیشە هاوکار و پاڵپشتێکی زۆر باش بۆ پرۆژەکانمان. شتێکماوە باسمان نەکردبێ؟ یەکێک لەو کارە جوانانی مناڵپارێزەوە بوو کە کۆمەکێکی زۆر جوان هەڵمەتێکی کۆمەک کۆکردنەوە بوو بۆ کوردانی ڕۆژئاوا کە ئەتوانی بڵێن ئەویش خۆی بینیەوە زیاتر لە 40 تڕێلە بەسپاسەوە بۆ خەڵکی سلەیمانی و دەوروبەری ئەو بۆ سەرجەم قەزا و ناحیەکان کە ڕۆڵێکی زۆر باشیان بینی کە لە هەموو شوێنێکە و کۆمەکی ئەو هەڵمەتی مناڵپارێزی کوردستانیان نەکرد کە توانیمە زیاتر لە 40 تڕێلە خۆراک و پێداویستەرێکی کۆبکەین و بینێرین بۆ ڕۆژاوە. زۆر سپاس فەرموو بەڕێستە. بەشێک لە بەرنامەکە لەگەڵ ئاراستەکاری بەرنامەکانی ئەم ڕێکخراوە کار دەکەن چیان کردووە هەندێک پرسیاری دیکە هەیە لەگەڵ ئەوانە گفتوگۆی دەکەین. بەشێک لە گفتوگەکان لەگەڵ ئاراستەکاری بەرنامەکان لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بەرداوام دەبێت. شلێرخان شلێر سەردار سەرپەرشتیاری ئەو بڵین ئاراستەکاری ئەو بەرنامەیە خۆت ئەو شوێنە دەکات. شلێرخان بالەوە دەست پێ بکەم کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لەسەر چ بنەمایە کار دەکات لەسەر چ بەرنامەیەک کار دەکات؟ ڕاستەکەی خۆی بەرنامەکانمان ئەمساڵ سیستمەکەمان گۆڕیەوە بۆ بە 4 بەرنامە بەرنامەی پاراستنی مناڵە بەرنامەی تەندروستیە بەرنامەی پەروەردەیە بەرنامەی گەنجانە. باش با لە بەرنامەی مناڵانە دەست پێ بکەین چ شتێک بۆ منداڵان دەکرێت یان لە بەرنامەکانتانە یان کردوتانە؟ طبعاً بەرنامەکانمان حەسەبی احتیاجی شوێنەکان ئێمەدا ڕێژین بۆ نمونە جاری وایە ئەسسمنت دەکەین جاری وا هەیە لە ڕێگەی ئەو راپۆرتە عالەمیانی کە مەسەلەن ساڵانە لەسەر دەستمانەکەوێت ئێمە بەرنامەکانمان بۆ شێوەیەدا ڕێژین. ڕاستێکی ئەم ساڵمان بەرنامەی پاراستنی مناڵ چەند بەرنمەیەکی لە خۆگرتووە یەکێک لەوانە بەرنامەی مناڵی ئیشکەرە ئەم مناڵی ئیشکەر مەسەلەن لەسەر ئەوە ئیشەکەین 3 بەرنامەمان هەیە لە 3 ئۆفیسا ئۆفیس سلێمانیمان هەیە ئۆفیسی لە ئۆفیسی دوهۆکە هەمانە کە ئەوە بە فەندی ڕێکخراوی کاری نێودەوڵەتیە کە دواتر بە تەفسیلی ئەمەسەری لە هەمان کاتا لە ئۆفیسی هەولێریشە هەمانە ئەو بەرنامەیە زیاتر لەو وارە ئیشەکەین کە مەسەن پاراستنی مناڵە لە خراپترین جۆرەکانی کارکردنە تیممان دروست کردووە. طبعاً ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئەم ساڵ یەکەم ساڵێتی مەسەن کێتە عێراقەوە ئیشەکات یەکەم پرۆگرامی لەگەڵ ئێمە بۆ لە کوردستانە کە لە دوهۆک یەکەم تیمی لیژنەی ڕەسدمان داناوە ڕەسد و بەدواداچوونە بۆ مناڵی ئیشکەر ئیتر ئەو مناڵانەی کە لە شوێنکارەکانە ئیشەکەن واتە شوێنکارەکان مەبەستم لە
ئەو شوێنانەیە کە خاوەنکاریان هەبێت لە هەمان کاتا گەڕانیشیان هەیە ئەو تیمە طبعاً ئەو تیمە لەژێر چاودێری لەوێ لە دوهۆک لیژنەیەکە لیژنەی پاراستنی مناڵە کە لەلایەن پارێزگارەوە سەرپەرشتیەکرێ طبعاً لەژێر ئەو تیمە لەژێر چاودێری پارێزگاری دهۆکایە یعنی ئەو لیژنەی پاراستنی مناڵەیە کە ڕۆژانە دەرچوونیان هەیە ئیحالەکردنی مناڵمان هەیە بەڕێوەبردننی کەیسمان هەیە لە پرۆگرامەکان لە هەمان کاتا بەرنامەمان هەیە لە بواری لادانی نەوجەوانان و دادوەری نەوجەوانانە ئەمە هەمووی لە بواری پاراستنی مناڵە و طبعاً لەسەر ئاستی کەیسیش ئێمە ئیشەکەین هەر کەیسە پێویستی بە ئەو کەیسانی کە ڕوبەڕووی خراپ مامەڵەکردن نەبنەوە ئەو کەیسانی خۆی ڕاستێکی ئێمە بە هەموو خراپ مامەڵەکردن لەگەڵ منداڵانە کەیسەکان بەڵێ خۆی عادەتەن ئێمە زۆر جار ئەسسمنت دەکەین پێشتر چەند جارێک ئەسسمنتمان کردوە کە ئینشەڵا دواتر داتاکانتان هەمووی ئەینە دەست بۆ خستنە ڕووی لە مەکتەبەکانە هینمان کرد ئەسسمنتێکمان کرد لەسەر ئاستی کۆمەلگا مەکتەب لەگەڵ سەر ئاستی خێزانە بەڕاستی مەسەلەی خراپ مامەڵەکردن لە ئاستێکی بەرزایە چونکە پەیوەندی هەیە زۆر جار بە هۆشیاری کۆمەلگاوە زۆر جار پەیوەندی بەوە هەیە کە ڕێکار نییە خۆتەزانی زۆر جار مناڵ لە مەکتەبا ڕوبەڕووی خراپ مامەڵەکردنە بێتەوە بەهۆی ئەوەی کە یعنی پاساوەکان زۆرن بەڵام هیچ پاساوێک نییە بۆ خراپ مامەڵەکردن زۆر جار لەلایەن خێزانەکانەوە بەهۆی زروفی اقتصادی و مەسەلەی کرێ و ئەو شتانەوە بەڕاستەکەی ئامارێکی زۆر هەیە لەو شانبەشانی منداڵانی خانەخوێ ژمارێکی بەرچاو لە منداڵی ئاوارە هەیە ینی لە پاشوور ناوڕاستی عێراق بوویان کردوتە سلێمانی هەولێر دۆگیان لەوەی کە بتونتر باسی بکەم چی دەکەن بۆ منداڵانەیان لە ڕابردوودا چیتان کردو بۆ منداڵانی غیرە خانەخوێن جیاواز لە خانەخوێ طبعاً مناڵ پارێز هەر وەکوتم بە پێی بنەماکانی مافی مناڵی شەکایکی لە بناماکان ناجوداکاریە کە ئەویش بەبێ جیاوازی دین و نەتەوە و مەسەڵەن هەموو ئەو بابەتانە مناڵ پارێزیش بۆ هەموو مناڵێکەکە لە بواری زۆر بەرنامەمان هەبووە کە مەسەڵەن بۆ نمونە لە حاڵەتی ئیمەرجنسیا خۆتەزانی مەسەڵەن چەنەها بەرنامە دروستە بێ بۆ تەدەخول و وەڵامدانەوەی ئەو حاڵەتی کە دروستە بێ چەنەها پرۆگرام و بەرنامەمان هەبوو ئێستاش لە یازار لە هەموو بەرنامەکانی مناڵ پارێزە هەرچ مناڵێک کە مەسەڵەن ئەو بەرنامانە شمولی بکات و بەپێی کاری ڕێکخراوەکەمان بێ بۆ مناڵی ئاوارە بێ بۆ مناڵی پەنا بەر بێ ئێمە ئیشی تیاکەین بەرنامێکی دیکەی بابەتەکانی ئێوە کە کاری لەسەر دەکەن لە بابەتی پەروەردە ڕێکخراوەکە لە چ ڕوویەکەوەیان کا لەسەر بابەتی پەروەردەیی دەکات بەڵێ خۆی ئێمە پرۆژەی کورخایانمان هەیە طبعاً ئەمە هەموو پرۆژەکانی مناڵ پارێز وایە جاری وا هەیە پرۆژەی کورخایانی هەیە جاری وایە پرۆژەی درێژخایانی هەیە کاڵم کورخایان مەبەستم لەو پرۆژانەیە کە زۆر جار فەند دەکرێت مەسەڵەن لە لایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بێ لەلایەن خەڵکی خێرخوازەوە بێ پرۆگرامە درێژخایەنەکانیشمان ئەم پرۆگرامانن کە باسم کرد لە بواری پەروەردە ئێمە خۆمان هەر بە فەندی خۆمان مەجموعەی پرۆگراممان هەیە بۆ نمونە ئەمەی کە لە پاراست ناباسم کردنی مناڵی ئیشکەرەکەەوە چەند ساڵە مناڵ پارێز لە 2006ەوە بەرنامەی بەردەوامی تیا هەیە لە لادانی نەوجوانانە بامشێ بینە سەر بەرنامەی پەروەردە چەند پرۆگرامێکمان هەیە تەپان چەند بەرنامەیەکمان هەیە یەکێک لەوانە دامەزرانی سنتەری ڕۆشنبیری کازیوەکانە کە ئەویش لە چەند شوێنێکەمانە ئەم سنتەرانە بەڕاستی لە چەند ڕوویەکە و ئیشەکایەکێک لەوانە ئەویش ڕاهێنانی مناڵانە لە بواری هوەری و وەرزشیدا یەکێ لە بەرنامەکانی کەیکە لە کازیوەکانە پێڕەوکرێ خوێندنی نافەرمیە کە هاوکاری ئەو مناڵانەکە کە لە خوێندندا بڕاون یاخود زۆر جار دەوراتەکەینەوە بۆ تەقویە و خۆتەزانی سیستمی خوێندن ئەم ساڵ چۆن بوو یعنی بەهۆی بابەتی کۆرۆناوە 2 ساڵە لەبەرەوە مناڵانە کە سەردانی مەسەن کازیوەکانەکەن جاری وا هەیە لە ڕێگای دەوراتەوە بێجاری وا هەیە تاکتاک لەسەر مناڵەکان ئیشەکرێ ئەمە کازیوەکانە لە هەمان کاتا لە بەرنامەی پەروەردا سنتەرێکی ڕاهێنانمان هەیە بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت لە ڕاپەڕینە کە ئەویش ئیش لەسەر ئەو مناڵانە کات چ لە ڕووی فیزیکی و چ لە ڕووی ڕاهێنان و لە بابەتی تەندروستی لە ماوەی ڕابردووشدا هەندێک شوێنی تەندروستیتان بۆژان کردەوەیان لە بابەتی دیکە بڵێم پاڵپشتی نەخۆشخانەکانی منداڵانتان کرد ئەوانە چی بوون قەبارەکانیان چۆن بوو ئایا جێ تموح و خواستی ئێوە بوو بەڵێ خۆی لە بەرنامەی تەندروستیا چەند لەسەر چەند هێڵێک ئیشەکەین ڕاستیەکەی یەکێک لەوانە طبعا هەموو بەرنامەی مناڵ پارێز بە ئام باس بکەم بەرنامەی مناڵ پارێز دائیمەن ئیش لەسەرەواکەین کە تعزیزی ڕۆڵی حکومەت بکەین
ئێمە نامانێ خۆمان بین بە جێگرەوە یاخود ئیش لە سەر لایەنێ بکەین و دوورکەوینەوە لە حکومەت چکە تۆ بەڕاستێکی ڕێکخراو عادەتەن بۆ فترەی زەمەنی فۆندەکەی مەسەن بۆ فترەی زەمەنیە بەڵام ئەوەی کە بەردەوام بێ حکومەتەکە بۆیە ئێمە زۆر تەرکیزمان لەسەرەوەی کە دعمی حکومەت بکەین بۆیە یەکێ لەو هێڵانی کە ئیشی لەسەرەکەین بە بەردەوامی ئەوەیە کە تعزیزی ئەو مؤسساتانە بکەین کە لەلایەن حکومەت خۆیەوە بەڕێوە برێ بۆ نمونە بە چ ڕێگایەک بۆ نمونە بەشی غودەجی مناڵانمان کردەوە لە نەخۆشخانەی مناڵان لە هەمان کاتە ئەم یەک دوومان یعنی تقریبا وامانێک لەمە پێش بەشی غودەجمان کردەوە لە خەستەخانەی ویلادا یعنی چەنەها بۆ نمونە خەستەخانەمان کردەوە خەستەخانەی بەشی ئیمەرجنسی تەواڕێکەمان کردەوە لە ڕانیا کە ئەوە نوێژەنکردن و دابینکردنی پێداویستیەکان بوو لە هەمان کاتا لە هەولێر یارمەتی خەستەخانەی ڕاپەڕین بەشی مناڵانمان نالەوێ بە دابینکردنی ئەچیزە و پێداویستی لەبەرەوە ئێمە زۆر جار مەسەلەن یاخود دامی حکومەتەکەین ئەویش بە دابینکردنی ستاف یاخود بە دابینکردنی مەواد و ئەچیزە بۆ خەستەخانەکان بێلەوە لە بەرسەر بەرنامەی تەندروستی کارێکی کە ئەکەین ئەویش هێنانی تیمی بیانیە کە چەند تیمی بیانی ئەهێنین کە لێرە لە خەستەخانەکانە حکومیەکانە کار بکەن بۆ نمونە لە بواری زەرعی قەوقەعا ئیشمان کردووە لە بواری نەشتەرگەری دڵ و قەستەڕە و ئەو بابەتانە تیممان هێناوە لە بواری ئەو مناڵانی کە مەسەن کێشەی ئێسقان و ئێسکیان هەیە لەو بوارانە زۆر تیمی هەندیمان هێناوە تیمی کەمان هێناوە لەبەرەوە ئەوەش لایەنێکی کەمانە لایەنێکی کەمان ئەوەیە کە ئێمە یارمەتی مناڵێن ئەو مناڵانی کە مەسەلەن خێزانەکانیان توانیان نییە توانیان یعنی کەمە ناتوانن بڕی تێچوونی ئەمەلیاتەکانیان بۆ مناڵەکانیان دەستنیشانکەن ئێمە هاوکاری خێزانەکانەکەین بە سەرفکردنەوەی بڕێک نەک هەمووی بڕێک لە تێچوونی نەشتەرگەری مناڵەکانیان لە هەمان کاتا مناڵمان هەیە کە ئینێرین بۆ دەرەوە ئەویش بە پێی پرۆگرامەکانمانە پێشتر هەمان بۆ هندستانمان ناردووە هەمان بۆ مثلا حەسەبی ئەو ئیتیفاقیات و شتانی کە هەمانە بۆ ئیسرائیل مناڵە نێرین کە لە بواری دڵایە حەسەبی ئەو پرۆگرامی کە هەمانە بۆ نەمسا کە ئەوە حکوومەتی نەمساوی بەڕاستیەکەی لەسەر بودجەی خۆی ساڵانە چەند مناڵێکمان جاری وایە هەشتمان لێوەرەگرن جاری وایەیە چوار حەسەبی ساڵەکە کە ئێمە توانین مناڵی بۆ بنێرین ساڵانە بودجەکەتان چەند سەرفەکەنیان لە جۆرە لە ئەو فۆندانی کە بۆتان چەندێک خەرجەکەنیان لە هەموو بەرنامەکان بەگشتی بە نزیکی پێم بڵێ تقریبا وڵا بۆ ئەم ساڵ من باسی ئەم ساڵەکەم بۆ ئەم ساڵ نزیکەی 5 ملیۆن دۆلارمان تقریبا داناوە تەنها لە تەندروستنیانە من کە باسیەکەم بۆ هەموو بەرنامەکانە بڵێ وڵا هیچ زۆر سپاس پێ خۆشحاڵم کە جەنابتان هاتن هیوادارم یعنی ئێمە بە پێی توانە بتوانین کە خزمەت بگەێنین بە هەموو مناڵانی کوردستان بە بێجیاوازی و ئەم ڕێکخراوی هەموو مناڵێکە ئیتر ئاوارە بێ پەنابەر بێ خانەخرە بێ ئێمە هیچ جیاوازیەک ناکەین و دەستی ئەوەش خۆش بێ زۆر سپاس خواتان لەگەڵ